ئەمە مەراسیمی بە خاکسپاردنی دوو هاوسەرە لە گۆڕستانی خانەقا کە بەهۆی غازی سۆپاینەوتەوە لە ناحیەی قەسرێ گیانیان لەدەستداوە. نەکو باپیریم بوون باوکمی وەی خانەکە لێریان بەکەلێک نەهات دایکمینیان لای خۆیان لە قەسرێ شەوێ تا لای یازدەی ئەمە لە کنیان بوون شەو دایکم لایەوان نووست تا بەیانی دایکم کارمەدی تەندروستیە بەیانی 8:30 دەوام حیبیان نەبوونیان خوار بوو بەس پاشی 8:30 سۆبەکەی غازاتی کرد بوو ئۆکسجین نەما بوو باوکمی وەی ئۆکسجین نەما بوو هەردوو پێکەوە گیانە لەدەستدا بەیانی حیبیان نەبوو بەڵام کاتی نیورانە کە سوینیان نووسان بێت ئەو زار ناپێزانینە کە ئەمری خوا کرد بە ئەوی سۆبەی غازی سۆبەی نێوتی هەڵسووە غازاتی کردیە باندێ ئەردەگۆ فاتیان کرد ئەمە سەعات 12:30 نانووسان دۆ بردینە بناژم ئەو زارزانین تێگەر مردینە هەنی 8:30 حیبیان نەبوو 8:30 بیانی ئەمە لاکنیان بووینە حیبی نەبوو هەم داکەم هەم بناژم ئەوانە لەکنیان بووینە حیبیان نەبوو بەڵام سەعات 12:30 کە سوین نانووسان دۆ بردین ئەو زار ناپێزانیە. ئەحمەد عەبدوڵڵای تەمەن 93 ساڵ و حەلیمە ڕەسوولی تەمەن 85 ساڵ کە هاوسەری یەکتر بوونە کچەکەی بۆ ئەوەی خزمەتیان بکا بردوینێتەوە لای خۆی ئەمڕۆ نانی بەیانی پێداون ئەو کات چۆتە دەوام بەڵام قەدەری خواوا بوو پێشنیوەڕۆی ئەمڕۆ بەهۆی غازی سۆپاینەوتەوە گیانیان لەدەستداوە. حادثەکەم تا 8:30 لێویمە و 2 ساعتانم بەجێ نێشتینە ئەنجە چوومە دەوامێ ساعت 12 ما چێشتم دانێ نەیانە خوارد ناوەڵ هەڵ نەچوو بەس بۆنی کردبوو. لە ماوەی زستانی ئەمساڵ لە ئیدارەی سۆران ئەمە دووەم حاڵەتی مردنە بەهۆی غازی سۆپاینەوتەوە دووبارە دەبێتەوە کە بەهۆیەوە 2 ژن و 2 پیاو گیانیان لەدەستداوە کە هاوسەری یەکتر بوونە. بەرگری شارستانیش ڕێنمایی دەدات کە هاوڵاتیان بۆ سەلامەتی گیانیان لە کاتی خەوتن سۆپاینەوت بەکار نەهێنن. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی خانەقا لە ناوچەی باڵەکایەتی.